کەناڵی BK4 کەناڵی BK4 بەخێر بێن بۆ یەکەم دیداری فیلمی کوردی لە شاری بێرمیگام. ئامادەبوانی بەڕێز سینەما بە تەنها ئەو وێنە زوڵاوە نییە کە لەسەر سکرینەکە لی دەڕوانی. وێنە زوڵاوەکان وابەستەی بیرۆکە، گوتار، فەلسەفە، چەندین ڕەهەندی ترە. لە بیستندا دەنگ و لە ڕوانیندا وێنە و تۆن و ڕووناکی و هەتا دوایی هەموو ئەمانە بە یەکەوە دەرهێنەرێکی سینەمایی لە ڕێگای چەند وێنەیەکی جوڵاوە دەیەوێت چیرۆکێکی سەرنجڕاکێشمان بۆ بجێڕێت. جێگەی خۆیەتی کە بە ناوی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆمەوە زۆر سوپاسی و بەڕێزانە بکەم کە خاوەنی بیرۆکەی ئەم دیدارە بوون و زۆر ماندوو بوون لە ئامادەکاری و ڕێخستنی یەکەمین دیداری فیلمی کوردی. سوپاس بۆ هەموو ئەوانەی بەشداریان کردووە لە سەرخستنی کارەکان و سوپاسی بێپایان بۆ گشت سپۆنسەرەکان کە پێشتر هاتنە ئێرە. هیوادارم ڕۆحیەتی سپۆنسەرکردن بۆ ئەم جۆرە کارانە هەمیشە لە برەودادا بێن. بەڕێزان، نوێنەرایەتیمان جگە لە پێشخستنی پەیوەندیە سیاسی و دیبلۆماسی و ئابوووریەکان لە بەریتانیا گرنگیشی بەرچاو بە چالاکیە کەلتوریەکانیش دەدات. سینەما خاوەنی ئەو تایبەتمەندیە جوانەیە کە زمانێکی جیهانیە. بەڕێز ڕێبوار هەژار با بفەرمێت بۆ خوێندنەوەی وتارەکەی. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە دیداری فیلمی کوردی لە بەرمیگام ئامادەم. وەک چۆن لە ساڵانی ڕابردوو لە ئیڤێنتەکانی تر هەوڵم داوە بەشێک بم لە سەرخستنی فیستیڤالەکان، ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە بۆم فیستیڤالە ئامادەیم دەربڕی و بە پێویست بزانی پشتگیری ئەم فیستیڤالانە بکەم بۆ ئەوەی کە ئێمە ژۆک و میلەتی کورد بتوانین لە ڕێگای فیلم و فیستیڤالەوە ئەگەر چی لە ڕێگای سیاسەتەوە نەمانتوانی ئەومە بکەین، بەڵام لە ڕێگای فیلم و فیستیڤال و هونەرەوە بتوانین پردێکی پەیوەندی بەهێز لە نێوان کوردستان و غەیری کوردستانە دروست بکەین. بۆیە بە خۆشحاڵیەوە هەر کارێک کە پێویستی بەوە بێ ئێمە هاوکاری بکەین، هەر شتێک لە توانامانە هەبێ بێد و دڵی هاوکاریەکەین. و من چاوەڕوانی ئەوەش لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە بە خۆشحاڵی و ئەم ساڵ کاروانی جەمال تایر هاوکاری کردووە. چاوەڕێکم لە ساڵانی داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەم پرۆژانە بکاتە پرۆژەی سەرەکی خۆی. چەند گرنگە لە ناوەوەی کوردستان دیدار و فیستیڤاڵی فیلمی کوردی سازەکەن، ئەوەنە گرنگە لە دەرەوە ئێمە بتوانین لە ڕێگای هونەرەکەمانەوە لە ڕێگای فیستیڤاڵ و هونەرەوە بتوانین ئەو مەعاناتانەی کە کورد هەیەی یاخود ناسنامەی کوردایەتیمان بە دەرەوە ئاشنا بکەین. چاوەڕێکم لە ساڵانی داهاتوو دیداری فیلمی کوردیە توشتی باشتر بکەن، دەستان خۆش بێ، لەشتان چاق بێ، بە هیوایەوەی کە دیدارەکەتان بێتە فیستیڤاڵ لە ساڵانی داهاتوو. سەرکەوتوو بن. فستیڤاڵی لەم جۆرە قۆناغێک بۆ ئەکتەر و دەرهێنەر و نووسەر و بەرهەمێنەرانی کورد دەرەخسێنێت بۆ درەوشانەوە و بەرەو پێشچوون. فیلم وەک فۆمێکی هونەری توانای ناوازەی هەیە بۆ تێپەڕاندنی سنوور و زمان و کللتورەکان. فیلم و سینەما دەتوانێت ببێتە زمانی بێزمانەکان، گوێی نابیستەکان. ڕێگەمان پێدەدات
لە ڕوانگەی جیاوازەوە جیهان ببینین. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکەمین دیداری فیلمی کوردی لە شاری بێرمیگام بەڕێوە چوو. دەتوانم بڵێم ئەمڕۆ لە ئاپەڕایەکی جەماوەری زۆرە توانیمان یەکەم ڕۆژی دیدارەکە بەڕێوە بەرین و لە خزمەت سەرجە میوانە بەڕێزەکان دابێ و ئەو میوانە بەڕێزانی کە لە کوردستانی شەوە هاتوو. ئەم دیدارەکە ئەمڕۆ یەکەمین ڕۆژە و فیلمی سفرنۆ عەرز کرا کە دەتوانم بڵێم میوانانێکی بەرچاو بەشدار بوون و دەستخۆشیان لە کارەکە کرد. ئێمە هەنگاومان ناوە بۆ ئەوەی بتوانین لە ساڵانی داهاتووە بتوانین ئەم هەنگاوانە هەنگاوی گەورەتر بنین و بیکەینە فیستیڤاڵ و ئەم دیدارەیە یەکێک بۆ لەو دیدارانەی کە دەتوانین بڵین لە زمانی خەڵکەوە گەورەترین دیدار و سێ ڕۆژەخایانێ توانین ئەوەش بڵین ئێمە هیچ جیاوازیمان نییە کە لە وڵاتانی کە فیلمیان هەیە و چکە بەڕاستی ئەمڕۆ شەڕی قەڵەمە شەڕی کللتور و هونەرە دەتوانین ئێمە وەکو پرۆسەی خۆمان وەکو پرۆتۆکۆلی وڵاتەکەمان کللتورێکمان هەبێ بۆ ئەوی توانین لە ڕێگەی فیلمەکانمانەوە کللتوری وڵاتەکەمان بگەێنین و لە ڕێگەی فیلمەکانمانەوە بتوانین کورد و کوردستانیان بناسێنین. من وەکو جیلان جەمال دایرەکتەری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە وڵاتی بەریتانیا شاری بێرمیگام خۆشحاڵیم بەوەی کە توانیمان پشتیوانی یەکەمین دیداری فیلمی کوردی لە شاری بێرمیگام بکەین بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە توانیان ئەو پێویستیانەکرد و حەزیان پێ بوو ئەو ئاکتەرە بەڕێزانە لە نزیکەوە ببینین ئێمە توانیمان بە پێی توانای خۆمان چون کەسانێک بهێنین بۆ ئێرە کە بتوانین ئەم دیدارە ئەم چاوپێکەوتنە بکەین بە فیستیڤاڵ بۆ ساڵانی داهاتوو بۆ ئەوەی کە ئەم فیلمانە لە وڵاتی بەریتانیا ببێت بە سومبلێک بۆ ئەوەی کە لە سینەماکانە بە تەواوەتی بتوانن بە خەڵکی ئەجنەبیشی بناسێنین. Well, this is the first time that I've actually seen a Kurdish film. I was delighted to be invited to the first Kurdish Film Festival in Birmingham. I didn't know what to expect, but I was delighted to see a film that was really interesting, well made, very professional. I thought the plot was extremely good. The acting was fabulous, and it was a film that held my attention all the way through. And I hope that if this is an example of Kurdish creativity, it's a very good one, and I'm hoping that there'll be a lot more to come, especially at the next Birmingham Kurdish Film Festival. توانیمان لە وڵاتی بەریتانیا بەتایبەتی لە شاری بێرمیگام پێشوازی لە ڕەوەندی کوردی بکەین بۆ دیداری فیلمی کوردی. بەگشتی پیرۆزبایی لە هاوڕێیان مەکەم لە بەرمینگام لەو بۆردێک کە هەڵسان بم دیدارە سینەماییە هەوڵێکی زۆر باش و سەرەتاییە بۆی کە هێواش لە ساڵانی داوە لەسەری شتی باشتر بیناکەن هەم بۆ ناسانی فیلمە کوردیەکان لە هەموو دنیاە بە ئۆدیەنسی بیانی شاری بێرمینگام هەموو کارێکی لەم جۆرە من بە باش ێزانم و پشتگیریەکەم و هەوڵێکە بۆ تێکەڵاوبوونی کللتوری لەگەڵ نەتەوەکانی تر ئەو بۆ پیشانانی فیلمە کوردیە باشەکان لە تاراوگە. BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە